میهرەبانی بە تیم ئیش دەکەین میهرەبانی شتی جوان پێشکەش بە خەڵکی دەکەین هەدەفەکەمان خزمەت خێرخۆشیە لابردنی قەڵەویە لابردنی ئازارە چونکە بزانە ئەوەی کە قەڵەوە ئەگەر 50 کیلۆی زیادە ئەتو ئیسێ بکە 2 بلۆک لەسەر شانت بیتن ئیسێ بکە فەردەك شەکر لەسەر شانت بیتن ئەتو دەچێ مەرافقی ئەو فەردە شەکر هە لەسەر شانتە دەچی دەنووی هە لەسەر شانتە نانی دەخۆی هە لەسەر شانتە دەچێ ئیشی هە لەسەر شانتە لاقەکانت چی لێ دێتن ئەتو یاین تەسەووری ئەوەی بکە ئەوە لاقت دێشی ئێستا کە ددانەکانە چەند مادی دەبی ئەو هەم خواردنەی دەخۆی چکە هیچ ناخۆی ددانەکان مادی دەبی کۆمت هیلاک دەبی ئەوە دوێنە بڕۆم ڕافقی دڵەکەت پار بەو هەم خینەی وەدەنێتن لە بۆ ئەو 50 کیلۆی بەزی زیادە خینی لە بۆ دەباتن سیەکانت چەند مادی دەبیتن ئەو هەموو هەوای هەردەمریژیتن لە بۆی دەنێریتن و سیۆتۆکەی فرە دەداتەوە جەرگت چەند مادی دەبیتن ئەو هەموو تەصفی خواردنەی دەکاتن ڕی خەڵۆکەکانت ئەو هەم خواردنەی دەمژیتن یعنی ئەتوو لە پرچتەتانی نۆکەتی لاکە بەدەست قەڵەویەکەتەوە ئەها بزانە قەڵەوی چەند مشکلەیە قەت ئەوە دەزانی قەڵەوی ئەوەن دوێنە مشکلەیە کاتێک کە 50 کیلۆی دادەنێی یعنی فەردە شەکرەکەی فرێ دەدەی یعنی لاقی سرحەت دەکا یعنی دڵت سرحەت دەکا جەرگی سرحەت دەکا معیدەی سرحەت دەکا ڕی خەڵۆکەی سرحەت دەکا کۆمەتی سرحەت دەکا هەموو ژیان کورە ددانەتی سرحەت دەکاتن هەموو ژیانت خۆش دەکا کورە کات لۆ دەگەڕێتەوە شمەکی شل لە بۆ دەبی دەچێ بازاری شمەکە لۆ دەبیتن ئافرەتەکان حیزابێکی جوانیان لە بۆ نابیتن ناچار دەچن چیان حیزاب ناشێنێتە ئەوی بکڕن چونکە نییە حیزابی جوان نییە بۆ حەزمەیە ئەوانەی کە پانتۆری لەبەر دەکەن پیاوە نییە پانتۆر لە بۆ ئەوەی ناچار دەچن چیان شمەکی ناشێنە دەبی بیکڕنە تاوەکو لەبەری بکەن ئەهام بزانە لە بواری کۆمەڵایەتی ئیدی دەستنە سافرەی دێنێنە لە با تۆپانەی بکەین ئەوانەیە قەڵەوی لێ دەبی بنە گۆڵچی چکە پیان ناکرێ غاردن حیاتیان چەند ناخۆشە چەند مەساتی تێدایە جگە لەوەی ئەوانەی کە گەنجن زەواجیان نەکردبی ئەوەی قەڵەوە کە دێتە داخوازی یەکسەر ئەگەر کوڕەکە بەخۆشی ڕازی بیتن ئەو جارە لەولایەکە چتە ساری دەکاتەوە دەرێ ئەوە چی ئەو لە بۆ چییە یعنی ئەوە یەکسەر ساری دەکەنەوە ئیدی ژیانی ناخۆش دەبیتن کوڕ بیتن دەستە داخوازی کچەکە مێردی پێ ناکە کچ بیتن داخوازینە ینی ڕاستە زەواج دەوری هەیە بەڵام ئەوە هۆکارەکە لێیەکە من ئەمان دەکەم خۆیان بپارێزن لە قەڵەوی ئەگەر دەستت هەموو بازنا ورگەکە لە پێشە خۆتدایە وەرە ئەو بازنەی بفرۆشە ئەو ورگی لە کۆرە خۆت بکەوە چونکە با پشتی سرحەت بکاتن ئەتو زێڕەکە لە بۆ چیە ئەگەر خزمەتی خۆتی پێنەکەی پارەکە لە بۆ چیە ئەگەر خزمەتی خۆتی پێنەکەی ئەم نارێن پارەکەی بینە بدەمن ئەم دەرم لە خۆتی بەکاربینە یعنی معقولنی ئەتو 6 تاک بازنی زێرە لە دەست بیتن چار ددانە کلۆر بیتن ئێلۆ ددانە چاناکەیەوە ورگەشی گەورە لە پێشە دەست بازنا ئەو بازنەی بفرۆشە لە ورگەکەی لە کۆرە خۆت بکەوە ئەو ورگەی لۆ لەسەر لە خۆت کردیتە بەرا کە ژیانتی تێکدایە لۆیەکە خی گەورە جوانە و جوانی خۆش دەوێتن و ئەوەش لە ڕووی شەرعیشەوە ئەسڵەن شتێکی باشە ئینسان احتیمام بەخۆی بداتن چونکە ئەگەر ئینسان جستەی ناتەواو بیتن باوەڕکە عیبادەتەکانیشی بە جوانی پێ ناکرێتن لۆیەکە هەوڵدەن دوعای بکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرێت فێری کردنە تەداوی یا عیباد الله قەڵەوی نەخۆشیە وەرە خۆت چارەسەر بکە دوایەکە فێری کردینە ڕۆژانە دوعای بکەین اللهم انك عفو تحب العفو فاعف عنا کەوا خی گەورە لێ خۆشبوو و لێ خۆشببوونی خۆش دەوێت لێیەکە لەگەڵ لێ خۆشببوونی اللهم إنك عفو يعني کەوا لەگەڵ لێ خۆشببوون لە چەندین حەدیثیت کە اللهم إني أسألك العفو والعافية في ديننا ودنيانا وأهلنا ومالنا میهرەبانی دڵسۆزی و لێزانی